کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان 42,000 هەلی دامەزراندنی ڕاگەیان کە بۆ ڕۆژی هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی ئەم ساڵدا دەمەزرێن و لەسەر سندوقەکانی دەنگدان دادەنرێن. بۆ ئەوەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەرۆکی لیژنەی دامەزراندن لە کۆمسیۆن ڕایگەیان دامەزراندن لە ڕێگەی ئۆنلاینەوە دەبێت و لینکێکی تایبەت لە سایتی کۆمسیۆن بۆ هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان دانراوە. داواکار تەنها لە ڕێگەی ئەو لینکەوە فۆرمی دامەزراندن پێشکەش دەکات. ئەم پرۆسەیە ئەمڕۆ کاتژمێر 11 لەسەر ماڵپەڕی کۆمسیۆن لینکەکەی دادەنرێ کە هەر پارێزگایەک لینکێکی سەربەخۆی بۆ دانراوە بۆ ئەوەی ئەو کەسانی کە پێشکەشێکن تووشی گرفت نەبن. بۆیە داوامان وایە هەر کەسێک کە داواکاری پێشکەشەکە سەرەتا دڵنیا بێت کە لەو لینکەی کە پێشکەشێکە بۆ پارێزگای خۆیەتی. لەوێ کۆمەڵێ زانیاری داوا کراوە و کۆمەڵێ مەرج و ڕێنمایی هەیە کە کارەکانم بۆتان باسەکەن پێویستە زۆر بە وردی ڕەچاوی ئەو مەرج و ڕێنمایانە بکرێ بۆ پێشکەشکردنی داواکاری. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا ئەندامی لیژنەی دامەزراندن لە کۆمسیۆن مەرجەکانی وەرگرتن و پڕکردنەوەی فۆرمەکانی ڕاگەیاند و بۆ ئەوە شوتی مەرجەوەی ئەو فۆرمە پڕ دەکاتەوە فۆرمی خۆراکی هەرێمی کوردستان بێت و ناوچە دابڕاوەکان بۆیان نییە ئەو فۆرمە پڕ بکەنەوە چونکە هەڵبژاردنەکە تایبەتە بە هەرێمی کوردستان. یەک لەو مەرزانە پێویستە بەرپرسی وێزگەلەکە بن کە بڕۆنامەی بە کالۆریۆ سیابی ئەولێویەت دەدرێت بە بەرپرسی یاسا بە بەرپرسی وێزگا. ئەو کەسی لەسەر تعریفەیە بەرپرسی ناسینەوە بەلایانی کەم هەڵگری بڕۆنامەی دیبلۆم دەبێت. مصدر ئەوراق بەلایانی کەم هەڵگری بڕۆنامەی ئامادەیی دەبێت. تابور واتە پشکنین یاخود بەلایانی کەم نۆی بنەڕەتی دەبێت. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان هەشتی ئابی تا هەفتەی ئابی ئەم ساڵی دیاری کرد بۆ پڕکردنەوەی فۆرمەکانی دامەزراندن لەسەر سندوقەکانی دەنگدان لە هەرێمی کوردستان. هەروەک ئەوانشی ئەو فۆرمە پڕ دەکەنەوە پێویستە ژمارەی دەنگدەر و ژمارەی بنکەی دەنگدان و ناوی بنکەی دەنگدان بزانێت کە مەرجی سەرەکیە بۆ پڕکردنەوەی فۆرمەکە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.